گەنجێکی ماندوونە ناس بەردەوام لە خزمەتکردنی گەڕاکەیدایە بە خاوێنکردنەوەی پارچە زەویەکان لە زبڵ و هەروەها چاندنی دار و نەمام لە پارچە زەویەکان. ئەمڕۆژ هەڵساوە بە ئامادەکردنی چەندین دار بۆ چاندنی و هەروەها سەوزکردنی پارچە زەویە بەتاڵەکان. سڵاوت لێ بێت پێم بڵێ خەریکی چی بەتەماشی ئەم ئامادەکاری بۆچی ئەمڕۆ بێ سەرچاوم ئەم ئامادەکاریە پارچەیەک سەوزاییە دەمانەوێت سەوزی بکەین و بێتە پارچێک سەوزایی جوان بۆ خزمەتی گەڕەکەکەمان. لێرە نزیکەی 120 دارێک دەبی هەمووشی زەیتونە قۆرتشتمان ئامادەیە و تەمای ناو ئێوارەیە ڕۆژێکی گرنگیشە ڕۆژی جیهانی منداڵانە دەمانەوێت لەو ڕۆژە گرنگەدا ئەو پارچەیە سەوز بکەین. لەناو گەڕەکە زۆر باش تۆکرێ باس کارەکان دەکرێت ئەم کارانە چیە کردوتە بۆ ئەم گەڕەکە؟ کارەکانی من کاری سەرەکیم سەوزاییە زۆر گرنگی بە سەوزایی دەدەم هەروەکو پەیڕە و پرۆگرامی هەمیشەیمان وەکو حکوومەتیشکاری لە پێشینەی سەوزکردنی ئەو کوردستانەیە ئەمەش وەکو خەڵکی ناوچەکە دەستمان دایتە سەوزکردنی پارچەکان و چێن دەرێ بشێ بۆ دارچاندن دار دەچێنین و کارەکانی من ڕاستی کارەکانی من هەوڵ دەدەم لە هەموو جنگەکان چەندی پێم کرابی کردیتم بۆ نمونە هاوکاریکردنی نۆژەنکردنەوەی گەراجی مزگەوت بە هاوکاری شارەوانی بە هاوکاری خێرخوازان و ئەمیش سەرپەرشتی شەکەم کردی و دایمە لە زۆر کۆمەڵێکشتدا کە ئێستا پێویستمان بە پارکەکە دەمانێت ئێستا هەوڵ دەدەم پارکەکمان لۆ بکرێ ئەو جۆرە کارانە ئەو شتانی پێویستن لە ناوگەڕەک هەبن. پامە چ بۆ گەنجانی وەکو خۆت؟ پێیان بۆ گەنجان بەگشتی ئەوەیە کە وڵاتی خۆیان خۆش بوو و هەرکەس هەوڵی سەوزایی بدا لە ڕاستە خۆی و بەدارێکیش بێ لە بەرامبەر ماڵەکەی خۆی بی لە شوێنەشی گشتی کە بشێ بۆ سەوزایی سەوز بکرێ چەندی خزمەتکەی هەرکەمە چەندی هاوکاری شارەوانی و حکوومەت و دام و دەستگای خۆت بی هێشتا کەمە.